كەمیان بۆ چاوتروکانێک لە خوا غافڵ مەبە بۆ یەک چاوتروکان. سوورەتی الأعراف آياتي 97 و 98 بخوێننەوە. أفأمن أهل القرى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون أو أمن أهل القرى أن يأتيهم بأسنا ضحى وهم يلعبون. هەموو شەوێکە خەوتی وابزانە دوا شەوی تۆیە توخوا کە خەوتی شایەتمانی بە حەق بێنە چونکە لەوە ئەچێ ئەمە دوا چرکەی ژیانی تۆ بێ بەیانی بوومەلەرزەیەک وەکو ئەو ماڵانە بەیانی کە باگاتن لەژێر داروپەردوودا بوون هەموو دەقەیەک لەوە ئەچێ مەلەک المەوت ئەو دوا ساتانە تۆ لە خەوابی لەوە ئەچێ مێرولەیەکە خۆت پێ لە ناپازرێ حەشەرەیەک پێتەوە دا و تووشی ئەنواع نەخۆشیت بکە بەردەوام ئەوە وابزانە ئاخر لەحزەی ژیانی تۆیە کە خەوتی چوویتە سەر جێگات خۆ بەدەست نوێژەوە بخەوت خوا شایەتمانی بە حەق بێنە. ئێمە بە دێر فەیسبووکەوە کابرا خەوی لێ دەکەوێت ئەی هەوار کوڕە هەیە شتی شێت ناشەرعی سەیری دەکات جەورە ئەوە ئاخر لەحزەی ژیانت بێ ڕۆژانە خوا دەفەرمێت لەوە ئەچێ کاتی چێشتەنگاو بێ خەریکی قسەی خۆش و گاڵتە و گەببی ئەو دنیای بەسەر تا کاول بێ یەک چرکە لە ئەڵڵا غافڵ مەبە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووەمیان وا بژی ڕوود بێ بمری وا بژی ڕوود بێ بمرێت خوا بمری جوان ئەم قسەیە لە گوێ بگرن هەموو کاتێک وا ئامادە بە ئەگەر ئەم لەحزەیە مردی ڕوود بێ بچێەوە بارەگای خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا ژمارەی فەرموودە 6493 دەفەرمێ ئینەمە الأعمال بالخواتیم دوا لەحزەی ژیانت لەسەر هەر کردەوەیەک مردی خوا لەسەر ئەو زیندوت دەکاتەوە. تخوا کاتی بوومەلەرزە بێ و تۆ لە بلیارخانە بێ و خەریکی قوڵتەقوڵتی نێرگەلە بێ و ئەمجا دوای ڕاکەیە دەرێت لە ڕوود دێ لە دیوانی خوادا بڵێ لە نێرگەلە کێشان و کافتریادا مردم گەنجی بەڕێز تخوا مۆبایلەکەت بەدەستەوە شەیری شتی نەشیا و بکەی و لەو وەختەیە جەڵدەیەک لێت داو بمری تخوا لە ڕوود دێ بڵێ مردوم تخوا باوا بژین هەموو لەحزەیە کە مردین سەرمان بەرز بێ لە بارەگای خوادا لە ڕوومان بێ بمرین. سێمیان بما کەسەبەت ئەیدیکم سوورەتی شوڕا ئاەتی 30 خوای پەروەردگار دەفەرمێ ئەو موسیبەتانەی بەسەرتان دێ مەڵێن خواوای لێکردم خۆتان بەدەستی خۆتان واتان لە خۆتان کرد. زۆرێک لەو باڵەخانانە جەنەبتان بە دیقەتەوە سەیرتان کردووە هەل لە هەمان شار لە هەمان شوێن لەسەر هەمان هێڵی بوومەلەرزە ئەم بینایەت چۆن دادەڕوخێ ئەوەی پشتی پێوەیەتی یەک درزی نەبردووە مەگە پەنجەرێکی شکابێ وایان نا ئەوە نیشانەی ئەوەیە دەستی مرۆڤی خائین ئەم بینایە دروست کردووە دووشتە یان نەزانە یان بێویژدان دروستی کردووە نەزانە دروستی کردووە بە ئەندازیارێکی میعماری شارەزا دروستی نەکردووە کاکە ئەم عیلمە خوا بۆیە داوای لە خزمەتی تۆدایە هەموو شتێ مەخە سەر قەزا و قەدەری خوای پەروەردگار. شاری حەلەب 200 لەمەوبەر هەر لەو سووریا لەو شامە 200 لەمەوبەر لە 200 ساڵی پێش ئێستادا یەک خانووی بە پێوە نەماوە بە هەزاران خەڵکیان لێ مردووە دوای بە ئاگا هاتنەوە کە دروستیان کردەوە ئەوە چەند ساڵی کە بوومەلەرزەی لێداوە دەخانویان نەڕووخاوە هەر هەمان شوێنە هەمان بینایە ئەبێ ئەندازیارێکی بیناسازی وا تەسمیمی ئەو بینایە بکە کە ئەگەر نیو مەتر لار بێتەوە ئیسپرینگی بێتەوە شوێنی خۆی ئێستا ئەو یابانە بۆ بوومەلەرزە لێ نادا ئای چی پێ دەکا ساڵانە بەڵام دەرسیان وەرگرت ئەو بینانەی دروستی دەکەن حسابی ئەوان کردووە 8 پلێ ڕێختەریش لێیدا نایڕوخێنێ لاری دەکاتەوە دێتەوە شوێنی خۆی. دووەم بێویژدان دروستی کردووە والله هەل لەم هەولێرە لەو سلێمانیە لەو دووهۆکە ئەی دەستەی وەبەرهێنان ئەی حکومەتی کەم تەرخەم پێدووتوو ئەم بینایەت چۆن دروست کردووە کابرا 30 قەت شوقە دەبا بە حەوادا و 5 دەفتەر و 2 دەفتەر لەو وەردەگرێ والله دەڵێی شەقشەقەیە ڕادەژە کابرا فەقیرە هەموو شێ دەبێت ڕاکەنە دەرەوە ئەوە نیشانەیەوە بێویژدان دروستی کردووە بەس پارەی خستۆتە ژیفانیەوە هیچ حسابێکی هەندەسی تێدا نییە با بوومەلەرزە حکومەت و دەستگای وەبەرهێنان بە ئاگا بێنێتەوە با بیناکانمان وا دروست بکرێن بیما کەسەبەت ئەیدیکم خوا فەرمی خەتای خۆتە دەستی نەزانی و بێویژدانی خۆتی تێدایە. خاڵی چوارەم پێوەری ئیمان بوو بەڕێزان پێوانەی ئیمان و ویژدان و ڕەحم و بەزەی یەک بەیەکی ئێمە دەرکەوتووە ئەو دیمەنە سامناکانە دەبینی توخوا کە ئەو مناڵانە دەردێنن دوای هەیە 70 سعات 63 سعات 50 سعات مناڵێکی ساوای 2 ساڵانە دەردێنن چۆن فرمێسک بە چاوتان نایە چۆن نەهەژێ چۆن سفرەکەت ڕازاوەیە و سەر و پێر و قەل و قازی لە زستانە بۆ دەخۆی کابراش لەو سەرمادا شوێنێک نەماوە تێیدا بژی ئەگە هیچ پێوەری ئیمان و ویژدانت مابێ والله دڵت ئیسراحەت ناکە والله بێ فرمێسک بە چاوتا بێتە خوارەوە ئەگەر نەبووی دڵت مردووە هەی مردوو دوو کەسەیە لەسەر زەویدا کە بوومەلەرزە دەبینێ خەمبار بێخەم بزانە خەمباری شێعڵە بەیانی ئەوە لە تۆ ڕوونادا شێڵەوە ماڵەکەی تۆ نابێ ئەی کورد چەند دەربەدەر بووین ئێمەش چەند ئاوارە بووین کوڕە لەخوا غافڵ مەبن هەلانی کەم بەدڵ
ئەگە دڵیشت ڕانەچڵەکە ئەگە قاقات لێدا ئەگە لەو سەرسفرە ڕازداوت بینی خەڵکن نەبوو دڵنیا بە دڵت مردۆ بڕۆ 4 تەکبیرە ئیحرامی لەسەر بکە جا لەشکە شایەتمان بێنەوە حاجی قادری کۆی فەرموویەتی ئەمین مەبە لە سبەینێ کە چیت بەسەر دێ ئەمین مەبە لە سبەینێ کە چیت بەسەر دێ حەوادیساتی زەمانە نایەتە تەخمین بەخواوە مەزانە بەیانی هیچ توش نابێ ئەوەندە ڕووداوی سامناگرت لە پێشە هەر خوا دەساتێ حەوادیساتی ئەم زەمانە قەت ناتوانانی بیشیان ژمێری